بەرەبەیانی ڕۆژی 27 تشرینی دووەمی ساڵی 2024 شۆڕشی 14 ساڵەی گەلانی سووریا هەنگاوێکی مەزن و چارەنووسسازینا. ئەویش دوای ئەوەی ژمارەیەک لە گروپە چەکدارەکانی ئۆپۆزیسیۆن لە باکووری ڕۆژاوای سووریاوە دەستیان بە ئۆپەراسیۆنێکی بەرفراوان بە ناونیشانی بەرپەرجدانەوەی دوژمنکاری کرد. جیاواز لە شەڕەکانی ڕابردووی سووریا ئەم ئۆپەراسیۆنە بە خێرایی دەستکەوتی گەورەی بەدەستهێنا و هێزەکانی ڕژێمی ئەسەد نەیان دەتوانی خۆیان لە بەرهەڵمەتەکانیدا بگرن. هەر بۆیە لە ماوەی چەند ڕۆژێکی کەمدا گەورەترین شارەکانی باکوور و ناوەڕاستی سووریا ئازاد کران. لە هەشتی کانونی یەکەمیشدا ئۆپۆزیسیۆن کۆنتڕۆڵکردنی تەواوەتی دیمەشقی پایتەختی ڕاگەیاند. ئەو ڕژێمە 54 ساڵەی حافز ئەسەد لە ساڵی 1970 بنیادی ناو بەشار ئەسەدی کوڕی ساڵی 2000 گرتیە دەست. لە ساڵی 2024دا بەدەستی ئەو خەڵکە ڕووخێنرا کە ساڵانێک چەوسێنرا بوونەوە. ڕژێمە گەندەڵەکەش هێندە فشۆڵ و بێڕەگ بوو، هەر ئەوەندەی دەستی لە دەرەوە بڕا بەرگەی 12 ڕۆژی هێرشی ئۆپۆزیسیۆنی نەگرت. بەر لە گرتنی دیمەشقیش بەشار ئەسەد بەرەو رووسیا هەڵات. بسم الله الرحمن الرحیم. مورهەف ئەبوو قەسرا وەزیری بەرگری سووریا ڕایگەیاند لە ماوەی ئۆپەراسیۆنەکەدا کە 12 ڕۆژی خایاند 434 کەس لە ڕیزی هێزە چەکدارەکانی دژە ڕژێم لە جەنگ و ڕوبەڕووبوونەوەکاندا کوژراون. ڕووخانی ڕژێمی ئەسەد کە لەلایەن رووسیا و ئێرانەوە پشتیوانی دەکرا یەکێک بوو لە دەرەنجامەکانی ئۆپەراسیۆنی تۆفانی ئەقسا کە خەباتکارانی فەڵەستینی دژی قەوارەی زایۆنی ئەنجامیاندا و لاپەڕێکی نوێی لە مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکەش هەڵدایەوە. چاودێران و توێژەرانی سیاسی ڕووخانی ڕژێمی ئەسەد بە کۆتایی هاتنی وەرزێکی دوور و درێژ لە چەوساندنەوە و ستەم ناو دەبن، بە تایبەت بۆ پێکهاتەکانی کورد و سوننە لە سووریا. قۆناغێکی نوێی ئەو وڵاتەش بە ماوەیەکی پڕ لە دەرفەت و ئاڵنگاری دەزانن و پێیان وایە دوای 14 ساڵ لە تاریکی جەنگ و ئاگری کوشتار دووبارە نەمامی ئومێد و هیوا لە خۆڵەمێشی جەنگەوە چەکەرەی کردووە و ئەگەر پێکهاتە جیاوازەکانی ئەو وڵاتە یەکڕیز و یەکگرتوو بن، سووریا بۆ سەردەمی زێڕین دەگەڕێننەوە. لە ماوەی حکمی بنەماڵی ئەسەددا ڕژێمێکی خنکێنەر وڵاتی بەڕێوە دەبرد و پێشێلکاری مەزنی مافەکانی مرۆڤ بەڕێوە دەبرا. زیندان و گرتوخانە ئاشکرا و نهێنیەکان پڕ بوون لە ئازادی خوازانی کورد و سوننە، مافی دەنگ هەڵبڕینیان نەبوو. بەو هۆیشەوە ئێستا خەڵکی سووریا و ڕۆژئاوای کوردستان ڕزگاربوون لە ڕژێمی ئەسەد بە جەژنی نەتەوەیی دەزانن. لە بینی خۆیشیاندا گفتوگۆیەکی بنیاد نەرانی بەڕێوەبردن و حکومڕانی وڵاتیان دەست پێکردووە کە چاوەڕوانی ئەنجامی دڵخۆشکەری بۆ چەسپاندنی مافەکانی گەلانی کورد و عەرەب و پێکاتەکانی دیکەشی لێ دەکرێت.